بیرانی عزیز سڵاوتان لێبێت بەردەوامین لە بەرنامەی دووجار بیر بکەرەوە پرسیاری ئەم جارش ئەوەیە ئایا پلنیۆم و کۆنگرە چارەسەری ڕیشەیی کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بەڵێ نەخێر بڕیارم نەداوە ئەچینە لای پرسیاری یەکێک لە میوانەکان فەرموو کاگاوکار پرسیاری مانسە جوتیارە کاتێک لە دەنگدانی 2009 جوتیار دەڵێت نیوەی گۆڕانی یەکێتی بوون ئایا پرۆژانێک لە کۆنگرەی چوارەم دەخێنە بەردەست بۆ هەڵسانەوەی یەکێتی بۆ لە دەنگدانی 2009 کۆنگرەی سێم پرۆژانە نەخرانە بەردەست بۆ هەڵسانەوەی یەکێتی ئایا دەزان بۆ جۆرە حکومە کاکردیان ئەم حاڵەتی ئێستا بەسەردا دێت سواس دەکەم بەڵێ کاک جوتیار کاک ژیار وڵی بیزمت پرسیارەکە تێنەگەشتم بەڵام ئەوەی ئەڵێت من پرسیارەکەت بۆ دابڕێژ ئەو کاتە گۆڕان لە یەکێتی تازە جیابوو بووە ئەوەی بەتەمان بۆ کۆنگرەی چوار بیکەن بۆچی لە سێیانەتان کرد لە کۆنگرە ڕاستە ئێمە وتر دەرابای دەراسەمان کردایە حاڵەتێکی خۆمان دراسە کردایە بەڵام زەمانەکە وا بوو ینی زەمان مهمە ینی 2009 2010 ئێستا 2013 2014 زەمانەکە گۆڕانکاری بەسەر هاتووە و ئێمە ئەو کاتە تەنیا نەمانێت تۆ دەسەڵاتی حکومڕایمە دەستەوە بگرین کاکە فەرقی یەکێتی لەگەڵ لایەنەکانی تر و ئەمەیە کە یەکێتی لە وەڵە کە دروست بووە ئامانجی سەرەکی دەسەڵاتکردن دەستی حکومڕانی نەبووە کەمە بۆ خۆی ئەشکالێتێکە بە حەقت مەسەڵەن پارتی وانییە پارتی ئەڵێ من ئامانجم استراتیجیم وەیە دەسەڵات بم نەیشاردوتەوە گۆڕان 5 ساڵ دروست بووە لە یەک مەرحەلەیە ئەڵێ و دو مەرحەلەیە دەسەڵات ئەسمە دەسەڵاتەوە وایە ئیجا 24 کورسیەوە چێ بە تەمای 40 کورسی بوو 15 بێنە چۆنە چێ کردی بە شیعاری ڕئیسی خۆی ئێمە ئێستا ژێتی نیشتیمانی کوردستان پێمان طبیعیە ئەگەر ئێمە ئیلا لە دەسەڵاتە نەبین نتوانین بەڵێ کاژتیار سوپاس دەکەم کاکە ژیار فەرموو لە مایکەکە نزیک بیتەوە پرسیارە بۆ کاک جوتیار چەند مانگێک لەمە بەر و دوای سی حوزەیران ئەندامێکی مەکتەب سیاسی یەکێتی بۆ کەناڵێکی یەکێتی وتی دەسوور گەڕایەوە ئایا دەسوور گەڕاوەتەوە ئەگەر نەگەڕاوەتەوە ئەم لیدوانانە بۆچی سوپاس کاک پێشڕۆ بەڵێ کاکە ژیارجان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی پێمان وایە دەستور دەبێت بگەڕێتەوە پەرلەمان و هەموار بکرێتەوە ئەو کاتێ وتان گەڕاوەتەوە دەستور گەڕایە بۆ پەرلەمان لە پەرلەمان هەموار بکرێتەوە و ئێمە وتمان ئەمە قابلی مساهمە نییە نەخێر ئەمە پەرلەمانەوە ناگەڕێتەوە چۆنە پەرلەمانەیەکە جا ئەم پەرلەمانە ڕاستە پارتی سەسیۆش کورسیە ناوە ڕقەبێکە و قساکە بەڵام ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە دەستور گرێتەوە پەرلەمان و لە پەرلەمان هەموار بکرێتەوە کاک جوتیار ئەوەی سێ مانگ بەر لە ئێستا وتراوە گەڕانەوە نەبوو نەگەڕابووە ئەو کاتە کامە وت لە کەناڵەکانە مەکتەبی سیاسیتان وتان ئێمە گەڕاوەتەوە گەڕاوە بەو مەفهومەی کە قەرار دراوە بە گەڕا هەموارکردنەوەی نەگەڕاوەتەوە پەرلەمان بەڵێ بگەڕێتەوە پەرلەمان لە هەموو حاڵەتێکا برادرینەوە ئەوە ئەشکالێکی فەرنیە لە هەموو حاڵەتێکا دەستور هەر شتێکی دەبێ بچێتەوە پەرلەمان ئەوە مۆزوعێکی تر گەڕانەوە پەرلەمان بەڵام وەکوی هەموارکردنەوەی دەستورەکە گۆڕنی سیستەمی حکومڕانی لە سەرۆکایەتی هەرێمیەوە بۆ پەرلەمانی ئەوە پرۆژەیەکە یەکێتی تا ئێستا سوورە لەسەری کە لە پەرلەمان فەرموو کاک پێشڕۆ پرسیارێکم بۆ کاک جوتیار ئایا هەتا ئەم دەموچاوانە ئەم بازرگانانە لە ناو یەکێتیە بن یەکێتی لە شکستان نابێ سوپاس دەکەم فەرموو کاک جوتیار وڵی جا نازان بە تهدید ئەم دەموچاوانە مەقسەیەکی سەرەوەی و مەکتەبی سیاسی خۆڵێ مشکستم کردووە لەوەی کە نەمتوانیوە بەڵام بەونەوە ئەنا ئەوە بێویژدانێ بڵێ لەمە هەموو مەکتەبی سیاسی هەمویان وا ئەمانە خەڵکی تێکۆشەر و خەباتکەر بوون لە زەمانێکی زۆرە خەباتیان کردووە ئەگەر ئێستا بمان بردایەتەوە لە جاتی هەژدە کورسی 30 کورسیمان بێنایە تۆ لەوانێ بوو تا بەڕاستی ئەم پیاوانە پیاوی زۆر مهمی وڵاتە بوون یعنی با ئەمە شکستە دەکەین بۆ قیاسی هەموو شتەکانی تر بەڕاستی یعنی کەمێنایی کورسی لە دەنگەکە بۆ شکستێک نییە بۆ عەدەنیا قڕ بێتەوە بەڵێ وایە شکستە بەڵام پێم وایە بە گۆڕانکاری بە دەموچاوەکانی شادێت خۆشیان سپاس دەکەم کاک گۆران گەر بفەرمێ کاک عەزیز بەقسەکردن لەسەر ئەتیفاقی استراتیژی ئەتیفاقی استراتیژی سی حوزەیران بە دوای خۆیان هێنێت لەسەر ئەساسی ئەو ئەتیفاقی کە لە نێوان هەردوو لا هەیە ئەبینیت سی حوزەیران ئەبێ بە واقعەیەک و ئەوترێت ئەمە یەکێتی بچوو کردەوە و ینی سکرتێری ئەنجومەنی ناوەن دەڵەیەکە لە سەبەبەکان سی حوزەیرانە ئەگەر ئیجابیاتی ڕێکەوتنامەی استراتیژی تەنها یەکخستنەوەی ئیدارەکان بوو بێ هەزاران هەزار سلبیاتی هەبووە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان باجەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دای چونکە بێدەنگ بوو بەرامبەر بەو هەیمەنەیە کە بنەماڵەیەکی دیاریکراو لە کوردستان کردیان بێدەنگ بوو بەرامبەر بە هەیمەنەیەکی دیاریکراو و بەشێکی زۆری ئەمە مەکتەبی سیاسیەکان لی بەرپرسیارن ئەو مەکتەبی سیاسی ئەم هاوڕە گەنجانەکە ئێستا هەموو پرسیارەکان ئاراستی کاک جوتیارەکەن کە بەرپرسی یەکەمن لەم دۆخەیە کە ئەمانە دروشمەکانیان جیاوازتر بووە لە دروشمی شاخەوە کە ئێستا لە شارە بوون بە بازرگانی گەورە ئەوە هیچ پێویستی بە بەڵگەهێنانەوە
ڕێککەوتنەوە نییە بە بڕوای من ئەوەیە کە ئەم ڕێککەوتنامە استراتیژیا یەکێتی نیشتیمانی کوردستانی کوشت کە لە 30 حوزەیرانە هیچ مبررێک نەمایەوە بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم ئەو گەنجە جوانانەی کە ئێستا لێرە دانیشتون مافیشی شەرعی خۆیانە دوای 400 سەرۆکەکان هەڵبژێرن یەکێتی نیشتیمانی کوردستان بێ لەناو کۆنگرێ لەناو پەرلەمانە ماوەی ئەم سەرۆکە درێژ کاتەوە بیکا بە ماوەیەکی ماوە بەسەرچوو 2 ساڵی باتێ باجەکەی ئەوەیەتی لە کاکاشی ئەیلولا ئەیبی کاکازی زۆرینەی قاعیدەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی کادرە پێشکەوتوەکان بەشێکی ئەنجومەنی ناوەند و ئەندامانی ئەنجومەنی ناوەند و سکرتێری ئەنجومەنی ناوەند بەشێکی سەرکردایەتی تانانە دەوترێ مەکتەبی سیاسیش لەگەڵ ئەوەن کە ئەتفاقی استراتیژی کۆتایی پێبهێنرێت وە لە 2014 شەرخۆی ئەکسپایرە بێ پێت وایە کۆنگرە ئەماکات وتم زۆر ناکرێت ینی سترێسی تەواو بخێنە سەر کۆنگرە ئەماکریان ناکرێت لە زمانی زۆرێک لە خیتابی ئێستاەکیتیا هەست ناکرێت ئەو کۆتایی پێبێ هەست دەکرێت بەشداری لە حکوومەت بکەن جارێکی تر بەو مۆدلی کە لە پێشترا هەبووە کە ئومێد دەکەم یەکێتی جارێک ترش لە کەناڵێتەوە وتم ئۆپۆزیسیۆن بێ ئیمکانیشی باشی هەیە کادری باشی هەیە ئۆپۆزیسیۆن بێ لێگەڕێ با گۆڕان بچێتە ناو دەسەڵاتەوە ئەو سەحرە بەتاڵ بێتەوە 80 ساڵ ئیخوانەکان لە مصر دەسەڵاتیان نەبوو بەڵام کەچونە دەسەڵات پاش ساڵێ ئەو سەحرە بەتاڵە بێتەوە لێگەڕێ بە ئەم بەشداری کاتۆ بە ئۆپۆزیسیۆن بزانین چی لە ساحەکە دروستە بێ یان مۆدلێکی ترم لە حکومڕانی پێشکەشکە لەبەرەوە ڕێکەوتنامی استراتیژی ئەو گورزە کوشندەیە بوو کە لە دوای یەکەم گورزەکە بریتی بوو لە جیابوونەوەی گۆڕان بۆ نمونە باڵی ریفۆرم لە ناو یەکێتێکە هاتنە دەرەوە پەیوەندی بە ڕێکەوتنامی استراتیژیەوەی بە دەرەجی یەک چونکە باڵی ریفۆرم ئەیانوێ گۆڕانکاری لە ناو یەکێتیا بکەن پێیان ناکرێت دێنە دەرەوە ئەمە لە ماوەی ئەو 8 ساڵیان ڕوەدا هەمووی پەیوەندی بەوەیەکە ئەم هێزە هەی بێدەنگە ئەم هێزە بێدەنگە بەرامبەر هەیمەنی بنەماڵەیەکی دیاریکراو کە بینیمان ئێستا ئەوەتە لە یەک مەتبەخی سیاسیەوە دەسەڵاتی سیاسی سەرۆشی حکوومەت سەرۆشی هەرێم دەستگای ئاسایشی ئەم وڵاتە هەمووی یەک لە یەک بنەماڵەوە لە یەک مەتبەخەوە دەرەچێت کە ئەوە باجەکەی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێدەنگ بۆ بەرامبەر بە هەیمەنی ئەم هێزە زۆر سپاس کاک جوتیار قسەکانی کاغازیز بۆ دووبارە ناکەمەوە تەنها هێندە ئاڵێم پێت وایە لە خلالی ئەم 100 ڕۆژەی لە بەردەم کۆنگرێ و لە کۆنگرا اتفاقی استراتیژی کۆتایی پێبێنێت نێوان یەکێتی و پارتیە ئەگەر کۆتاییشی پێنێ قسەی جددی دەسە دەکرێت ممکنە هەمار بکرێتەوە بێتە اتفاقێکی تر ینی نەک لەم 100 ڕۆژە لەوانەیە لە هەفتەی ئایندەوە دەست پێ بکەینەوە وێمە تاسە بڕێمە نەداوە گوێ لە قاعدەی جەماوەری کادرەکانتانەگرن نووسیوە بەڵام من حەزەکەم یەک ڕوونکردنەوە بم باش اتفاقی استراتیژیەکە بۆ چێتی خراپ بۆ پارتی بۆچی باشە بۆچی پارتی 750 دنیا ناو لە کوردستانە کاکەوە نییە یعنی بڵێ یەکێتی نیشتیمانی تەنیا زەرەکەیەوە بوو کە ئەی باشە پارتی بۆ لە سلێمانی دەنگی هێنا کە لە سلێمانی بۆ نەوەیەکە خۆ باسیەکەن دەنگەکانژی زیای کرد کاکە نەکەم کاتەوە ئێوە نییە من پێ دەڵێم یعنی هەموو تۆ هەمووی کۆکەرەوە پاکێجێکە بۆ یەکێتی با کاکەی پێ بڵێم اتفاقی استراتیژی ممکنە لە حکومڕانی خۆمانە لەگەڵ پارتیە موافق نەبین حەزەکەم یەکشتم حەقەتە پێ بڵێم یەکەم کەس کە لەسەر ناوسەنگی نێوان یەکێتی و پارتی لە حکوومەتی هەرێمە ئیشی کرد کاتی کاک بەرهەم لە دەی 2010 من بووم من سەرۆکی یعنی ئەم کۆمیسیۆنەی ئێمە سەرۆکی کۆمیسیۆنی ئادای حکوومەتم لە ناو ئەنجومەی ناوەندا یەکەم تەقریر کە یامان مەڵام جەلال و مەکتەبی سیاسی سەکردایەتی و لە زۆر شوێن بڵاو بوو وازم ئێوەش نوعەکان بڵاوتان کردەوە و ئێمە باسمان لە ناواسنجەکە باسمان لەوە کرد کە ئێمە لە حکوومەتا چین و لە حکوومەتا چۆن تعاملکەین باشە کاک جوتیار یەکێ لەو ڕەخنە جدیانەیە گیرێ کە خۆت پۆستێکی ئیداریت هەبووە حکومی بۆ پۆستەکەت و کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووی ئەوترێت ئەوانەی پۆستی ئیداریان گرتووەتە دەست بەتایبەت لە ناو شاری سلێمانی و نەیانتوانێت خزمەتی هاوڵاتیانی ئەم شارە بکەن هەر بۆیە هاوڵاتیانی ئەم شارەش تۆڵەیان لیان کرد من پێ دەڵێم نابخێنوانیە ئێمە لە دوای 2009 کاک بەرهەمماندانا بە سەرۆکگەزیرانی خۆمان سەرۆکگەزانی حکوومەتی هێرێن لەو 2 ساڵە خزمەتێکی زۆری سلێمانی کرد زۆر لە پرۆژە جوانکاریەکان زۆر لە پرۆژە جدیەکان مەسووری کارەبا تواناسازی کاکە تاعینکردنی خەڵک بە فۆرم کاکە ما هەنگاوی زۆر جددی بوون یعنی دو سێشتە پێڵم حەزەکەم بە ویژدان بن کە ئێمە کردمان بەڕاستی و کاتە پارتیش زۆر پێی خۆش نەبوو و باڵێکی ممکنە چەند کەسێکی ناوێکی توش پێیان خۆش نەبوو ئێمە تواناسازیماندایانە تواناسازی فکرێکێتی بەڵێ ماوە تواناسازیماندایانە کە ئاعتیماد کاسەر کەفاعەت خوا بە کاگین پێم مەبڕە کاگیاتگاتیان بە ئیجازەی خۆ و ئەم برادەرانە جویان لێ بە تواناسازی جاران لە دەستی حیزب بوو لە دەستی ئەوانە بوو هێنامانە دەستی خەڵکەوە تەعیناتمان کرد بە فۆرم لەسەر ئەساسی جایتر لە ساسەی پێکاو ئامانجەکە یا کەمتری پێکاو مەبدەکە مهمە هەر وڵاتێکی ئەم شارە بڵێت خزمەت نەکراوە باسی مەبدەکەم تو سەریکە ئەمە دوو سێم ئێمە خانشینی خەڵکمان کردو بە ئەساسی ئەوەی کە لە تەقاودی بچێ خانشینەوەگرێ ئەمە لە بیدایەتی دروستبوونی کابینەی کاک بەرهەم و هەتاکو شەفافێتی نەوتوانش کە بازەکرا لە بیدایەتە بە شتێکی باش بوو هەموو لایەنەکان کەوتنا ئەبوو لە کاک گۆرانجیان هەموو کەناڵەکان بە پێچەوانەوە من ناڵێم ئێمە حکومت بۆ ئێستایشی کەیت قەدوانی ڕخنەیە بێ حکومت دایمە ڕخنەی لێ بگری بۆ یشتی باشتر بکات بەڵام بڵێ هیچ نەکراوە لە سلێمانی و کاتەش کراوە ممکنە دوایەوە وەکو پێویست نەکراوێ و مۆزوعێکی ترە
پرسیارەکەم بۆ کاکجوتیارە لە بەرەوەی تەوەرەکەش سەبارەت بەوانە پرسیارەکەی من ئەوەیە ڕێکەوتنامی استراتیژی لە زەمانێک کاکراوە بە قسەی خۆتان کە بۆ وەستانی شەڕی ناخۆ دروستکردنی پەیوەندەکان لەگەڵ دەرەوەیە کە ئەمەش حکومەت دەبێت جێبەجێ کات ئێستا حکومەتمان هەیە بە قەولی خۆتان و ئەو حکومەتی کایبینی سەرۆکێکی هەیە یەکێتی بۆ ئەترسێ لە هەڵوەشانەوەی ڕێکەوتنامی استراتیژی لە کاتێکە سوورەزانەیە گەر ئەو ڕێکەوتنامەیەش نەمێنێت زۆر ئاسایی و حیزبەکان ئەتوانن حکومەتیش دەتوانێت بڕۆ بڕێەوە سپاس دەکەم کاک پەیوەند بەڵێ کاکجوتیار کاکە گۆرانجانێشێتی ناترسێت لە شانی اتفاقی استراتیژیەکی دەراسەیەکە لایانی جابی و لایانی سلبی هەموو اتفاقی لە دنیا سلبی و ایجابی هەیە ئێمە دەراسەیەکەین پێم وتوی هەموارێکەکەینەوە اتفاقی ممکنە باین اتفاقیە یەکی پارتی لەگەڵ گۆڕانە بیکات ئەی پێگەنانی حکومەت اتفاقی نییە ها ئەی خەڵک ناڵێ مەسەلەن اتفاقی بۆ حکومەت و حکمڕانیە ئەی باشە سپێنی پارتی لەگەڵ براوی دووەمی انتخابی گۆڕان نییە ئەی اتفاق ناکات لەسەری اتفاق ناکات لە پێگاتی حکومەتەکە اتفاق ناکات لە سیستەمەکەیە اتفاقی کاک جوتیار بەم قسەی تۆ بێت ینی هەموار اتفاقی استراتیژی ئاشکرایە ناوەڕۆکی اتفاقی استراتیژی ئاشکرایە بۆ قاعدەی جەماوەری یەکێتی بۆ خەڵکی کوردستان بەڵاومان کردوتەوە لە جەدیدە و لە ڕۆژنامەوانەیە خۆ شتێک نێشارەوە بێت لەو ساڵەیە کە بوو اتفاقی بڵاو کراوەتەوە اتفاقیە کراوە بۆ پرسە گرنگەکان اتفاقیە کراوە بۆ قەلالە گرنگەکان بۆ ڕەهەندە گرنگەکانی نیشتیمانی بۆ ڕزگ بۆ کوردستان لە کەرکووک لە دیالە لە مووسڵ ڕاستە لە حکومڕانی شا ئێمە اتفاقمان کردووە نی بەنی و ئەمە لەوانەیە و پێویستێتی قازانجی لێ نەکردبێ بەڵام پارتی قازانجی لێکردووە باواقعی بین وانە قازانجی نەکردە 1950 دەنگینیانە لە حکومڕانی بەڵێ بەخێرات نیمانەکانتەکەم بەخێرەی عزیز و جوتیارەندامی ژمەی ناوە دەکەم مڕوودەوی خۆمەکەمە وەکو گلەیەک کەناڵەکانی ڕاگەاندن یا خەڵکی کوردستان بە تایبەتی سلێمانی ئەڵێن یەکێتی هیچی نەکردووە خەڵک هەر بە دوو ڕخنەکە ئەی بۆ باز لەوە ناکە کە یەکێتی لە کوردستانە فێرە حیزبی قبول کردووە پرسیارەکەت کاک پەیوەند پرسیارەکەم ئەو یەکێتی بەپی خەڵکە قساکە بۆ کاک جوتیار ئەڵێن بازرگانی سیاسی لە یەکێتیە زۆرە ئەوە هەیە سپاس کاک بڕۆ بەڵێ کاک جوتیار ئەزانی چۆنە خاڵی من ئێمە لە وڵاتێکە ئاژین سێ شارین کەرکووکیشمان لەسەرە کە لە دەرەوەی هەرێمی کوردستانە لەم سێ شارەیە 4 ملیۆن کەسین وانە بەقی شارێکی بچووکی تورکیایە ینی بەقی ئەوەیە هەموو شتێ دیارە چێ ئیشەکە و چێ بازرگانەیەکا و چێ نایکات بە ئێواڵێم ئەوەی حکومەتە لە کوردستانە چێیە پارتیە معلومە ئێمە شەریکی حکومەتەکەین وانە خۆتان لە ئێواڵێن پارتیە باشەوەی بازرگانی بکات و تیجارەت بکات لەگەڵ تورکیایە و بێن و نەوتەوانە چێیە وانە یعنی مەسەلەکەەوە نییە تۆ بە سیستەم ئەمە بکەی بەڵام ممچینە ئێمە مەسوولەکانمان فڵانێکمان ئەندامێکمان لەگەڵ هەموو بازرگانەکانی کوردستان لەگەڵ شەریکاتوانەیە کاکجوتیار لە ناو مەکتەبی سیاسی بەرپرسی یەکێتی هەیە ئەڵێت ئەبێت بەرپرسەکانی یەکێتی مەکتەبی سیاسی یەکێتی هەندێکیان یان سیاست بکەن یان بازرگانی بکەن ئەمە ڕای ئەوانە بەرپرسی باڵای ڕای ئەوانە بێتە کۆنگرۆ بڵێ کاکە جەماعەت تۆ فڵان کەس تۆ یا بازرگانی بە نەڵێ هەیە من بیزانم ئەڵێم فڵان کەس هەیە ئەبێ وا بکات کاک عەزیز لێپرسراوی دەستەی کاریگەری مەکتەبی سیاسی یەکێتی مەلا بەختیار ئەڵێت لە کۆنگرەدا هەر کەسێک لە هەر پلە و پۆستێکدا بێت چاوپۆشی لێ ناکرێت پێت وایە ئەمە بکردەوە بکرێت وەکوتم هەمیشە قسەکردن هەیە یعنی هەمیشە ئەوە هەیە کە لە کۆنگرە دیارە حەسمکردنی کۆمەڵی قەزیەیە حەسمکردن و دیاریکردنی بەرپرسیارەتیە بەڵام قسەکردنەکە لەسەرەوەی کە تاچ ڕادەیەم ئەندام کۆنگرەیە توانێت شتی گەورە دروستکە تاچ ڕادەیەک یەکێتی سەرکەوتوو بۆ لەوەی کە ئەندام کۆنگری وا سەرکەوتوو بکە کە ڕەخنە بگرێ وەکوتم ئێستا بۆ نمونە کاک جوتیار لێرەیە جارێ نوێنەری حکومەتە باسی چالەشەکانی حکومەتەکە جارێ بەرگری لە ئەوە دەکات بەڵێ ڕەخنەکان وەکو چۆنە یعنی بۆ ئەنجومەنی ناون ئەبوو لێ پرسراوی خۆی ئەوەی مشکلەکە یعنی تۆ حیزبێک لە یەکەمی کوردستانەوە بێ بە 8 کورسی هێشتا مبڕی بۆ بین تۆ بڵێ ئێمە ئیشی زۆر چاکمان کرد بەڕاستی ئەو خەڵکە بێسفەت ئێمەڵێن ئیشمان کردووە بەڵام زۆر جیشەکان زۆر جیاوازە ینی پارتی سەرباری هەموو شتەکانی ئەو ئیشەی کە لە پایتەختا کردووی فەرقی هەیە لە سلێمانیە 6,000 کرێچی هەیە تام لە حەزێ 6,000 ئینسان لەم شاری سلێمانیە کرێچیت چۆن قەزیە نییە بەم شارە لە چاو پێشکەوتن و لە چاو خزمەتگوزاری ئەم شارەوە لە چاو هەولێرە زۆر دواکەوتە لە ڕاستی لە ئاسی خزمەتگوزاریە لە ئاسی پرۆسی دیموکراسی زۆر لە پێشەوەی لە هەولێر ئەوە هیچ ئینکاریتیان نیە لە ئاسی خزمەتگوزاری ئەم شارە یەکێتی مۆدێلێکی سەرکەوتووی حکومڕانی پێشکەش نەکردووە بۆ گەنجەکانی بۆ خزمەتگوزاری بۆ پێشخستنی شارەکە و بۆ مۆدێلێکی تری حکومڕانی کە شارێکمان پیشان بکە شارەکە سەرکەوت لە کاتێکە کەمە ناکرێمە پەیوەندی بە پارتیەوە بێ پارتی لەوێ نەوتی دەرهێناوە تۆش لێرە نەوتت دەرهێناوە پارە دابش کراوە 52 بە 38 عینە لێرە جێگری سەرۆکی حکومەت پارەکە لێرە بۆ خۆمە هەمووان نەزانین و ئیشکالەکان زڕون و ئاشکرایە کە یەکێتی کەکەەوە ئەنجامی بەرپرسی ئەنجومەنی ناوەندا ئەڵێ پارەکانتان لە بانکەکانی ئەوروپا بێنەوە بۆ سلێمانی ئەوە واڵێ
کاک مەلا بەختیار ئەڵێ پارەکان لە ژێر زەمینەکان بێنە دەرەوە لە ڕۆژنامەی چاودێر بە ماشێت نووسیوێتی لەبەرەوە ئیشکالێک هەیە فرەحیزبیەکە ئەم فرەحیزبیە فرەشۆخەیە ناویەچێتی وای کردووە هەرێکە و دەستی لە شتێک گیر بێ لێگەڕێ بە کۆمەڵگەش چی سەبارەت بەوەی ئەوترێت پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە تەحدیدی ئەم دوو لایەنە کاریان لەسەرەوە کردووە کە یەکێتی لاواز بێت و بچووک بێتەوە تەسەور ناکەم ینی ئەو ڕخنانی کە گۆڕانیش گوتێتی لە پارتی کەمی نەکرد ئەزانی لەم حملەیە لە حزێکی زۆر گەورە بەرامبەر بە پارتی کردی منش نەقدم ئەوم کردووە کە ئەو تەریقەی گۆڕان بۆ ڕخنەگرتن هەیە بووە لە جەستەی یەکێتی کەم کردوێتەوە بە ڕخنە لە ڕۆژنامەی ئاوێنیان نووسیوە یعنی گۆڕان پێویستی بە میکانیزمێکی تر هەیە ئەم دەنگە لەم کەم کاتەوە یعنی فەزاکانی خۆی بگوازێتەوە بۆ ئەم مەکۆی سەرچێ باتە هەولێرە و پایتەختە لەوێەوە شەڕی گەورەتر بکەیت تۆ لێ بارگەکەت بسووتێ لێرە یعنی ڕاستە شەڕەکەت کردووە بەڵام ماندووبوونەکە لەسەر ئەم شارەیە لە ئاستی ئۆپۆزیسیۆنە لە ئاستی خۆپشاندانە لە ئاستی کەمی خزمەتگوزاری هەمووی قەزیەکە کەوتۆتە ناو شاری سلێمانیەوە بۆچی وایە هەولێر و دووهۆکیش وەکو سلێمانی ئەمە سێزارە ئێرم ئەو هێزەی لە هەولێر و دووهۆک حکم ئەکا هێزێ ئەو هێزەی لە هەولێر و دووهۆک حکومەکە هێزێکە بێدەنگ دەکا پرۆسەکە بێدەنگ دەکا دۆخەکە بێدەنگ دەکا و ئەو بێدەنگیە وای کردووەکە ئەوەی لە مەمزرال و برای محەممەد لە شەستەکانەوە پێ هاتووە تا زەردەژ عوسمان بۆ تەسفیەکردنی خەڵکەکانی تر و بۆم کوشتنی مستەقەفینان ئەمە وای کردووە دۆخێکی دروست بەڵێ سوپاس دەکەم فەرموو کاکە بڕۆ دەستخۆشتان لێەکەم بۆ بەرنامەتان پرسیارەکەم بۆ کاک جوتیارە پێم سەیرەکە هێشتا ئەنجامی بەلایەکان تازە دەرچوو بوو لەژێر چ زەبرێکە یعنی سەرکردایەتیەکێتی و مەکتەب سیاسیەکێتی یەکسەر دانی بە شکستی خۆیانە کە لە کاتێکا کە ئەگەر سەیری هەڵبژاردنەکەی 2009 بکەین پارتی قسەیەکی بڵاوکرێتەوە کە وای شاڵێ یەکێتی تا 12 تا 16 کورسیێنێت ئەم جار 18 کورسیێناوە یعنی حتما ئەمە شکست نییە بەس بۆ یەکسەر دان بە شکستانێت سپاس کاک بڕۆ کاک دیلمان کاکە بڕواجە ئێمە ئەبەوەی کە ئێمە تووشیەوە نەبێ قاعدەکەی ئێمە کادت بە تەسەوەری خۆم یعنی من نازانم ئەوە ینی وەکتەبی سیاسی قەرایدا وەڵام تووشیەوە نەبین ئێمە بە ڕەتفعل و بە ئینفعالات سەرەوە ئەنجام بکەین کە ئەنجامێکی زۆر ناخۆشە یعنی ئەوە مەسەلەیەکی مهمە تۆ ئەڵی قبوڵیەکەم یعنی قاعدە ینی کادری تۆ ئەمە ڕاستە ئەنجامێکی نامتەوەقع و ئێمە وەکو پرەنسیبێکی جدی ئەخلاقی قبولمانە المەرحەلەیەکە ئێمە شکست ناخواردووە قەیچێکە خەبات دەکەین تێکۆشانەکەین بۆ ئایندا هەتا ئێستا ئۆپۆزیسیۆن و پارتی کۆمەڵی خەڵک ئەڵێمە قبوڵمان نییە وایە کردو مەقسەدەوە نییە تۆ تەزویر نەبووە تەزویر بۆ ئەگەر تەزویرێ بە لە ئێمە کراوە کاکە ئەگەر ناژدە کورسیمان نانە ئێمە سیمانێنە خۆ دەسەڵاتمان پێ بوو خۆ نازانچیمان پێ بوو ئەومان پێ بووە نیە ئێمە قەرارمان ناوە تەبیعیە بەلامانەوە نەک تەبیعی بێ شکستێکە ئێمە ئادامان باش نەبووە ئێمە نەماتوانین وەکو پێویست کارکەین لە دیکە عزیز دەڵێ ممکنە لە خەدەماتان نقصانیمان لەبێ لە ئادایی داریان نقصانیمان لەبێ لە ئادایی حیزبیان نقصانیمان لەبێ تەکەتولاتی ناخۆمان سەبەب بێ غیایی لەم سەد ڕۆژەی پێش کۆنگرە و لە کۆنگرە پێت وایە بتوانن ئەم کێشانە چارەسەرکەن و هیچ نەبێ یا بیخەنە بەرنامەی چارەسەرکردنەوە ئەزانی چۆنە تۆ کاتی بۆ یەکێتی هەستی بەم خەلەلانە کردووە ئەزانی چۆنە کاکین تۆ کە تووشی نەخۆشی ژەبی کاتی بۆ عیلات بۆ واچی کە چابیتەوە بۆ ناچی نەخۆشێکەوە زیاکات ئیرادەکە هەیە کە چاکبێتەوە یەکێتی ئێماڵین عملەیەکی معقدی قورسە ینی من خۆم وەکو کادرێکی یەکێتی نیشیمانی پێم وایە عملەیەکی قورسە مەسەلە کە عازیز و خوێنەوارێک و کادرێکی دەرەوەی ئەم پرۆسەیە ممکنە سیرکە بەڵام لە ناوە سیرەکەم عملەیەکی معقدە عملەیەکی قورسە نەخۆشیی قورسە ئەبێ ئێمە قۆڵی بوو هەڵماڵین ئیرادەمان هەبێت چاکێکی ئیرادەمان هەبێ گۆڕانکاری جدیەکەین لەناو خۆمانە ئەگەر ئەمە نەبێ میرادێ لە ئەوڵەوە من بچمە کۆنگرێکەوە پێما بێ کۆنگرەکەی چم بۆ ناکە ئەی باش ئاخر خۆ کارەساتەکە لەوە یەکێتی بەرەوچێت ئەم هێزە بەرەوچێت سپاس دەکەم فەرموو کاکە دیلمان بێ خێراتنی میوانەکانتانەکەم وەکو هەمومان نەزانین کە گۆڕان نیوەی سیارەکەت بۆ کێیە بۆ کاکجوتیارە سیارەکانی ئەمڕۆ یەک کاری بۆ بەڵێ ئەمە هەمومان نەزانین گۆڕان نیوەی یەکێتیە و گۆڕانیش ئێستانە ئەو هەموو دەنگەی هێناوە بۆ کادیرانەی یەکێتیەوە دەنگ هێناوە باشە یەکێتی نێتوانی پارێزگاری لەو کادیرانەکە تاکو هەمان دەنگی جاران بێنێتەوە بەڵێ سپاس چۆنەوە کاکە دیلمان ئەو پرسیارێکی مهمە ئەمە زانین چۆنە ئێمە یەکێتیەکی لە غەڵەتەکانەوەیە با بڵێن غەڵەتە یان تەبیعەتی یەکێتی وایە زۆر بەداخەوە ئێمە کادرێکی زۆر و ئەندامێکی زۆرمان هەیە لە ناو یەکێتی نیشیمانی کە موچەخۆرن ئەندامن پلیان هەیە بەداخۆ بەسەر بەلایانی ترن ئەمە زۆر کارەساتە کاکە ئەمە لە ڕووی پرێنسیپ و لە ڕووی ئینسان سەریکە لە ڕووی وجدانیەوە مەسەلێکی خەلەلێکی گەورەیە یعنی تۆ لەگەڵ منای پێکەوەین ئێمە لە ئۆرگانەکەی منایژەکەی موچەم لێوە دەگری هەموو شتێکم لێوە دەگری بەڵام لە ژێرەوە ئەچی لەگەڵ لایشکە ڕێیەکەی بۆی من تاعتیم بکەیت
ئەمە لەناو عایلەیە ئەمە چەند مەقبولە لەناو ژیانە چەند مەقبولە لەناو کۆمپانیا لەناو دوکانێکە چەند مەقبولە ئەمە کات پێت وایە یەکێتی ئەم جارە بیاوێت لەوانە پاک بێتەوە کە خۆیان ئەڵێن خۆیان بە یەکێتی زانانی تریشەدەن کاکە ئەو قسەی کە عزیز زۆر مهمە هەژدە کورسی قیمەتە پێنج کورسیش قیمەتە بەڵام بەشە تۆ پاچکەیتەوە پاکردنەوەی خۆت مهمە بڵێ ئێمە دوان سەر بەوەسییان لەبەروی دیموکراسین و ئازادی کەس ناین و نازانچین و وان و قبولمان و قبول ئەجینان پرسیان لێواکەم برادرینێت خوا عەزەکەن کە عەزیز پرسیان لەوە بکەین ئێڵێ مۆجارێکی تر ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە چەند وەرەقەی ئێمە چەند بەیاننامەی ئێمە کە نهێنی ئەچێتە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس کاک جوتیار چەند لەمە بەعەکسەوە لە ناو ئۆپۆزیسیۆن و لەلای لایەنە سیاسەکان نایەتە دەرەوە قابلە نەبێت لێ ڕەخنە کاکە قابلە وەرەقەیەک نەبێت لەم فڵان ژوورە بۆ فڵان ژوور بنێرە بڵێ کاکە ڕێخەری گشتی نازانم کوێ مەسوولی فڵان شوێن تۆ سپاس دەکەم کاک جوتیار هاوڕێیان ئەرکنێ بێ کۆنتڕۆلەکانتان حازرکەن ئەچینە لای ڕاپرسی دووهەمی ناو ئەمەڵقەی دووجاربیر بکەرەوە کە من ئاگادارم کردنەوە اینجا دەست بە دەنگدان بکەن فەرموون. کەمتر لە دەست شرکەتان ماوە ئایا پلینیۆم و کۆنگرە چارەسەری ڕیشەیی کێشە ناوخۆیەکانی یانونکاف دەکات بەڵێ نەخێر بڕیارم نەداوە بەڵێ سپاستانەکەم کاتی دەنگدان کۆتایی هات بەڵێ وەکو لە دەنگدانی یەکەم دووهەمی ناو بەرنامەی دووجاربیر بکەرەوە سەبارەت بەو پرسیارە ئایا پلینیۆم و کۆنگرە چارەسەری ڕیشەیی کێشە ناوخۆیەکانی یەکێتی دەکەن بەڵێ لە 129 ڕای وایە کە بەڵێ چارەسەری دەکەن و لە 171 ڕای وایە کە نەخێر چارەسەری ناکەن و 0% بڕیاری نەداوە تکایە ڕاپرسی یەکەمی ناو ئەڵخەکەی ئەمڕۆمان بکەوێت لەسەر شاشەکە دەرکەوێت بەڵێ وەکو لە ڕاپرسی دووهەمە ئەیبینین لە 124 ڕای وایە کە بەڵێ پلینیۆم و کۆنگرە چارەسەری ڕیشەیی کێشە ناوخۆیەکان دەکەن و لە 142 ڕای وایە کە نەخێر چارەسەری ناکەن و 34 لە سەدیش ئەڵێن نەخێر چارەسەری ناکەن تەنا بۆ بینەر لە دەنگدانی یەکەمە بەڵێ لە 124 بوو لە دەنگدانی دووهەمە زیادی کردووە بۆ 29 و لە دەنگدانی یەکەمە نەخێر لە 142 بوو لە دەنگدانی دووەمە زیادی کردووە بۆ 71 و بڕیارم نەداوە لە 134 بوو لە دووهەم جارە زیادی کردووە یا ببورن بووە بە 0% کاک جوتیار دو قسەی خۆت زۆر بە کورتی وەڵام من ئومێدم وایە لەم کۆنگرەیە جاریکە ئەو هێزەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو خەبات و قوربانیەوەوانە وا لێ بکەین بەڕاستی بیکەین بە هێزێکەوە بتوانێت لەگەڵ ئێستای وڵاتەکەمان لەگەڵ ئێستای حکومڕانیمان لەگەڵ ئێستای هەم پەیوەندەکانمانە لەگەڵ هەموو ئەم چێشمەی لە مەنتیقەیە هەیە هێزێک بێت توانای هەبێت کە بەڕاستی ڕقمێکی جددی بێ لە ساحی کوردی ئەگەر دەردی کە ڕقمێک نەبێ هیچ نەبێت ڕقم دوو بێ و ڕقمێکی گرنگ بێ و بە هەموو لایەکی شەو پێکەوە بتوانین ئێمە سیستەمێکی باش دروستکەین کە کورد پێویستی بەوەی ملت و کورد پێویستی بەوەیە کە ئەم هێزانە هێزی جددی زۆر سپاس کاگازیز دو قسەی خۆت پێت وایە ئەو توانایە هەیە لە ناو مەکتەبی سیاسی بۆ وتم ئێمە لە بەردەم حیزبێکدان ئەم حیزبە نەخۆشەوە جەستەی نەخۆشەوە دوومەڵ لەسەر جەستەیەتی پێویستی بەوەیە جەستەی خۆی چارەسەرکەوە ئەم هێزە پێویستە نەخۆشیەکانی خۆی چارەسەرکە برینەکە برینی ناوخۆیەتی ئەمە نسکۆکانی دەرەوەی نییە ئەم برینە ناوخۆیەتی داریش کرمی لە خۆی نەبێ 1000 ساڵەژی کرمی ئەم جارەیەکی نیشتیمانی کوردستان کرمی ناوخۆیەتی ومێ دەکەم ئەو کرمەی ناوخۆی بکوژە سپاس بۆ کاک عزیز سپاس بۆ کاک جوتیار سپاسی تەواوی ئەو میوانانە کەم کە بە پرسیار و دەنگدانەکانن بەرنامەکەیان دەوڵەمەندتر کرد بینەرانی عزیزم ئەمڕۆ قسەمان لەسەرەوە کرد کە ئایا پلینیۆم و کۆنگرە تا چەندە ئەتوانێت کێشە ناوخۆیەکانی یەکێتی و یەکێتی لەو خەیرانە دەرکات کە لە ئێستادا وترێت تێکەوتووە سوپاسانەکەم کە لەو ماوەیەدا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دوو جاری دیکە بیرکردنەوە بەخواتان سپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوەدان